ڕاستی کاری هەڵبژاردنەکان زۆر بە ڕێکوپێشی ئەنجام درا و زۆر سوپاسی هێزانمیاکان دەکەن بە تایبەتی لەبەرەوەی زۆر بە جوانتری شێوە ئەمنیەتی شاری هەولێریان پاراست و داواش لەلایەنە سیاسەکان دەکەین لە پاش هەڵبژاردن بە زووترین کات کابینەی حکوومەتی هەرێم پێک بێن و یەکڕێزی مالی کورد زۆر گرینگە. خۆشحاڵ بووم کە لەم پرۆسە دیموکراسیدا بەشدار بووم و پرۆسەیەکی سەرکەوتوو بوو. ڕاست هەموو شتێک هیچ کارێک بەبێ کەم و کوڕی نابێت، بەڵام تا ڕادەیەکی زۆر باوەڕم بەو دەنگدانە هەبوو. پرۆسەیەکی سەرکەوتوو بوو. هیوادارم هەموو لایەنەکان ئەو هەڵبژاردنە قبوڵ بکەن. زۆر پێ خۆشحاڵ بووین بەشداریمان کرد لەو هەڵبژاردنە، زۆر پێ خۆشحاڵیش بووین کە هەڵبژاردنەکە زۆر بە ڕێکوپێکی بەڕێوە چوو، هەڵبژاردنێکی زۆر پاکانە بوو. سپاسی هێز ئەمنیەکان دەکەین، سپاسی کۆمیسیۆن دەکەین کۆ هەڵبژاردنە زۆر بە ڕێکوپێکی بەڕێوە چوو، ئیشەکانیان زۆر بە ڕێکوپێکی بوو. ئەو ڕۆژەکەی کە چوومە لە بۆ دانگدان خەڵکێکی زۆر بەڕێزەوە دانرابوون لە باوەکی خزمەتی خەڵک بکەن، زۆر دەستخۆشیان لێ دەکەن بژی کورد و کوردستان.